باشە من ئەمەوێت فێری شێوازی سڵاوکردن بم لە خەڵک. سڵاوکردنیش شێوازی زۆرە. باشکە من کاتێک ئەمێ سڵاو لە کەسێکم چۆن سڵاو بکەم؟ بڵێم های نابێت. بەڵێم چۆنی؟ نازانم. بڵێم لە چیایت؟ نازانەوەشیان نابێت. ئەی چی بڵێم زۆر باشە؟ بەڵێم سڵاوت لەبێ؟ نا. بەڵێم ئەحواڵت چۆنە؟ نابێت. ئەی چی بڵێم؟ ئەی ئەکرێ بە زمانی جەستە قسە بکەم؟ مەسەلەن بۆ نمونە ئاوایە بکەم. یان بۆ نمونە ئاوایە بکەم. ئەمە شەر نابێت. ئەی چی بکەم؟ چۆن سڵاو بکەم؟ مێ سڵاوێکی سەرنجڕاکێش و سڵاوێکی پڕ لە خۆشەویستی بێت. بڵێم چۆنن چاکن؟ ئەمەشیان نابێت. يلا السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەمە جۆرەکانی سڵاوکردنە کە لە دنیادا و لە جیهاندا و لە کۆمەڵگەی کوردەواریدا چەندین شێواز سڵاوکردن هەیە بۆ خەڵک. هەیە دەڵێ سەلام عەلەیکوم، هەیە دەڵێ های، هەیەڵێ ئەم کاتت باش، هەیەڵێ چۆنی چاکی حواڵت چۆنە، هەیە بە زمانی جەستە ئاوایە کات، ئاوایە کات، هەشمانە بە دوو پەنجە ئاوا دەکات. ئەمە شێوازەکانی سڵاوکردنە کە خەڵک لەگەڵ یەکتریدا بەکاری دێنن. بابزانین جوانترین سڵاو بەلای تۆوە چییە و کاتێک کە سڵاوێک لە کەسێک دەکەیت چۆن سڵاوی لێ دەکەیت؟ بەڕێمەی ئەمڕۆمان تایبەتە بە شێوازەکانی سڵاوکردن. السلام عليكم ورحمة الله. ئەم کاتە باس سەلام مانای ئەمینیە لێم ئەمین با سڵای خوا و لێبێ و سلام علیکیش سەلامی ئەهلی بەهەشتە کە بەکاری بێنی شتێکی جوانە و پاداشی لەسەرەوەی. سلام علیک جوان. سڵاوکردنێک ڕەنگە بێت ئەمای ئاشتەوایکی گەورە لە نیشتیمانە. سلام علیکم. کۆمەڵێت دانیشتووە بەدەست ئاوای سڵای خواتان لێبێ. چۆنیمان هەیە باشی سەلام عەلەیک سڵام. کاتێ ئەتوێت سڵاو لە کەسێکەکەیت یاخود سەلام لە کەسێک بکەیت چۆن سەلامی لێ ئەەکەیت؟ ئەڵێ چی؟ ئەگەر بەیانی بێ بەیانیتان باش، نیۆڕۆ بێ بە نیۆڕۆتان باش، ئێوارە بێ ئێوارەتان باش. ئیتر بەو پێوەی کە بەرامبەرەکەم حەزی پێ کات سڵاوی لێ بکەم. هەمانە ئیسلامی حەزەکە بڵێ سەلام عەلەیکوم، هەشمانە ناوی بنین عیلمانی کەالعادە سڵاوتان لێبێ. جوانترین سڵاوکردن بەدوای تۆکو قەنەعاتی خۆت کامەیانە؟ وەڵام سڵاوکردن بە تەنها تاو نابێ. بە ڕای من سڵاوکردن مانایەکی دەرونی قۆڵی هەیە و سڵاوکردن یعنی ئاشتەواییەکە لە بینی دوو کەسا دوو تاکە کە تۆ تەوقەشی لەگەڵەکەی دەستی تون بگوشیت سڵاویشی گەرمی لێ بکەیت نەکەیتر هەندێک کەس لە ئێمان سڵاوەکەن جاری وای بە دوو پەنجە سڵاوەکەن یان ئەوێ وەڵامێک بە بەرامبەرەکەی بە چوار پەنجە تەوقەی لێکات ئەبێ بە قەلەقی و مەلەلێک لای بەرامبەرەکەی بە زمانی جەستە یان بە زمانی جەستە یان ئەوێ دوو کەسی لەگەڵ سڵاو لێکی کیانەکە لە ویتریانە دڵ ساردیەکە ئەنوێنێ یعنی ئەمە لای ئەمە ئەمانی بەڕێز باسەکرد بۆ تونند و تۆڵکردنی پەیوەندیەکان زۆر شتێکی چاکە، بەڵام تەنها وشەی سڵاوکردن یاخود سەلامکردن بەلای تۆ کامە جوانترینیانە؟ وەڵا بەلای منەوە سڵاوکردن بە جوانترین شێوە سەلام عەلەیکوم سڵاوتان لێبێ. زانی سەلام عەلەیکوم لەگەڵ ئەوەشە کە پەیوەندی تون و تۆڵەکە لە ڕووی دینیشەوە پاداشتی لەسرە؟ بێگومان ئینسان خۆ یەکێک لەو شتانەی کە من وەکو ژۆرناڵێک بەردەوام باسی دەکەم لێرەش و لە دەرەوەش خەڵک خۆیاوە بەوەی کە فعلەن ئیتر ئەگەر ئەم مزگەوتێ دروستکە ڕەنگە لە قیامەتە بێ بە سەدەقەیەکی جاریە، بەڵام ئەگەر ئینسانێک دروست بکەیت چ دەبێت لەم کۆمەلگای ئەگەر سڵاوێکی گەرم لە خەڵکێ بکەیت ئەگەر بەردێک لە پێی پێسیارێک لابەی
یەک دنیاشتی دیکەمانەیە کە خێری گەورە و شتی باش باشن خەڵک لاوەڕ لێ نایەتەوە بەڵام هەر بەشتە کلاسیکەکانەوە گردویان لەم کۆمەلگە بۆیە من دەستخۆشیتان لێکم فعلەن ئەم شتانە ناو کۆمەلگەی ئەمەیە سڵاوکردنێک ڕەنگە بێت ئەمای ئاشتەوایکی گەورە لە نیشتیمانە مەسەلەن زۆر شتی گەورە هەن بوون بەوەی ئەوەی کە شتەکان بچووکەنەوە زۆر شتی بچووکیشان بوون بۆ شتاوەی کە شتێکان نگار بکەنە جنابەت بەڕوویەکی خۆشەوە کوێستێک کە ڕوت خۆشە بەدڵی خۆت جوانترین سڵاو کە بەلای خۆت و قەنەعەت بێتی سڵاوێک لە بینەرا بکە سڵاو بۆ بینەران سڵاو لام لایەک جنابەت کاتێک کە ئەتوێت سەلام لە کەسێکە یا سڵاو لە کەسێکەکەی چۆن سەلامی لێ دەکەیت چی پێ دەڵێ ئەڵێ چی السلام عليكم بەسەلام عەلەیکوم دەست پێ دەکەی بەڵێ جوانترین شێوازی سڵاوکردن لای تۆ ئەمەیە بەڵێ سلام عليكم فەرقی نییە زانی سەلام عەلەیکوم لە ڕووی دینیشەوە عیبادەتی لەسەرە پاداشتی لەسەرە بەڵێ يعني كانت تۆ لە شوێنێکە من سەلامم لێکەم یعنی ئینسانێکی ئەمینە بۆ حەزەکەی خەڵک چۆن سەلام لێ بکات وەڵا بە شێوازێکەوە سەلام عليكم جەنابەت کاتێ سڵاو یاخود سەلام لە کەسێکی ئەڵێشی ألم عليك السلام بۆچی پێ دەڵێ ألم السلام عليك سەلام عەلەیک بلى جوانترینە بەلای تۆ بلى حەزەکەی خەڵک چۆن سەلام لێ بکات بجواني بلى تۆش بە جوانی سڵاوێک لە بینەرا بکە السلام عليك کاتێکە سەلام یاخود سڵاو لە کەسێ دەکەی پێی ئەڵێ چی بەچی دەست پێەکەیت چۆن سەلامی لێەکەی ئەڵێم سڵاوم کاتەوە باش سڵاو ئەم کاتە باش جوانترین سڵاو بەلای تۆ کامەیە چییە؟ سەلام عەلەیکم بەڵێ حەزەکەی خەڵک بۆ سەلام لێ بکە بەڵێ زانی سەلام عەلەیکم لە ڕووی دینیشەوە پاداشتی لەسەرە بەڵێ وایە پیرۆستریشە بەڕوویەکی خۆشەوە بەو جۆرێکی خۆت حەزت لێتی سڵاوێک لە بینەرا بکە سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش کاتێکە سەلام لە کەسێکە یاخود سڵاو لە کەسێکەکەیت چۆن دەست پێ دەکەیت چی پێ دەڵێ وڵی سلااوەکانە گۆڕێ هەندێجار لەگەڵ هاوڕێ و برادرە هەر چۆنی باشیەکەیە بەڵام زیاتر کاچی لە ناو مەجلیسێک سەلام عەلەیکە باڵێ بۆ حەزەکەی چۆن سەلام لێ بکەن چۆن سڵاو لێ بکەن وڵی ناڵێم ئەگەر برادرە زیاتر ئاسایی هەر چۆنی باشیەکە دەست پێەکەی بەڵام ئەگەر بۆ ماڵانێک بچی مەجلیسەکە دانیشتن بێت هەر سەلام عەلەیکە خۆشترە ئەوە کاتی هاوسەرەکە دەگەڕێتەوە لە بازار حەزەکەی چۆن سەلامی لێ بکات چۆن سڵاو لێ بکات جارێ دەزیران ئەوە نەگەشتێتەوەی بێتەوە ماڵیان بڕۆین بەس مەسەلەن کە هات بۆ ماڵی باوکت بۆلات کە هات ماڵی باوکت بۆلات حەزەکەی چۆن سەلامی لێ بکات وڵی هەر سەلام عەلەیکەکە کاتەوە باشترە اینجا سەرتاکە خۆم بینە هەر چۆنی باشیەکەیە ئاساییە بەڵێ بۆ جۆرێکە خۆت پێت خۆشە سڵاوێک لە بینەرا بکە سڵاوتان لێبێ بەڕەمەی ئەمڕۆمان تایبەتە بە شێوازەکانی سڵاوکردن السلام عليكم ورحمة الله ئەم کاتەوە باس سەلام مانای ئەمینیە لێم ئەمین بە سڵای خوا و لێبێ و سەلام عەلەیکیش سەلامی ئەهلی بەهەشتە کە بەکاری بێنی شتێکی جوانە و پاداشتی لەسەرەوەی عليه السلام عليك جواني سڵاوکردنێک ڕەنگە بێت ئەمای ئاشتەوایکی گەورە لە نیشتیمانە سەلام عليكم کۆمەڵێت دانیشتووە بەدەست ئاوای سڵای خواتان لێبێ چۆنیمان هەیە باشی سەلام عەلەیک سڵام جەنابەت کاتێکە سڵاو یاخود سەلام لە کەسێ دەکەی چۆن دەست پێەکەی چی پێ دەڵێ چۆن سەلامی لێەکەی دڵەوە بە پاکی پێڵم و سەلام عەلەیکم ڕەحمەت الله ویتر ئاوا بە هیچ غەل و خەشێک و ناڵم بەلانی مسلمانەتیۆ تۆ بە سەلام عەلەیکم دەست پێەکەی هەی بەڵێ جوانترین شێوازی سڵاوکردن لەلای تۆ سەلام عەلەیکە سەلام بەڵێ سەلام سەلامی خوایە زۆرەکان زۆرن هەیە بەس زانی باش و یاخود ئێوارە باش و شەو باش بە سەلام شتێکە یعنی بەرامبەرەکەی بە حەدی یەک متمەینی لێ بۆیە سەلام دانراوە سەلام مانای ئەمینیە لێم ئەمین بە خۆی بۆتای ئاشتی دێ لە ڕۆتینەکەیەوە بەڵام زۆر کەسمانەیە بە زمانی جەستەوە سەرێک ڕاوەشێنێت یاخود بە دوو پەنجە سەلام بکات واترە لێو کابرا بەرامبەرەکەش باشتر پێی خۆشە و متمەینترە لێ حەزەکەی بە چ شێوازی خەڵک سڵاوت لێ بکات وەڵا هەر بە سەلام سوپا سەلام سەلامی خوایە و بەرامبەرەکە یعنی ئەمین بەڵێ مانای بەوەی ڕوویەکی خۆشەوە ئەوەی کە خۆت پێت خۆشە سەلامێک یاخود سڵاوێک لە بینەرا بکە سڵام لە هەموو بینانان پەیام هەیە و
لە هەموو خەڵکی کوردستان ڕۆژنە پیرۆزەیشیان لێ کاتێک کە تۆ سەلام لە کەسی ئەەکەی یاخود سڵاو لە کەسی ئەەکەی ئەڵێی چی چۆن سەلامی لێ دەکەیت پێشەکی بە خێراتنانەکەم هەر ئەوم لەسرە بڵێم سڵاو لێبێت بە سڵاوێک بەڵێ بە سڵاوێک جوانترین شێوازی سڵاوکردن لای تۆ سڵاو دەبێ خۆی یەکشت ئەوە ئەکەوێت بە بۆچوونی من سەلامکردن لە کەسێک ئەو بۆ کەسێک ئەگۆڕێویش پەیوەندی بە شێوازی پەروەردەکردنەوەی ئایا ئاینێ ئایا کۆمەڵایەتیە ئایا کللتوریە ئایا کللتوری ناوچێتری بەسەرۆنیە کللتوری ئاینی و کاریگەری کللتوری ئاینی بەسەرۆنیە بەڵێ بە بۆچوونی من سڵاوکردنەکە ئەگەر دوو ئینسان با بڵێن کراوە بن مەدەنی بن شارستانی بن لە ڕووی پەروەردەیی وە یعنی لە چوارچەوەی کللتور و دابوونری تێکە کەسایەتێکی لاوازیان نەبێ خۆیان ببەستنەوە بە سڵاوێکی درێژ و یا کورتەوە باری دەرونیان وەکو فەرۆی دەڵێ باری دەرونیان تەواو بێت کەسایەتیان لاواز نەبێت سڵاوکردن بە قەناعەتی من بە بۆچوونی من نابێتە هۆکارێک بۆی کە دوو کەس دڵیان لێکتری بێشە ئەوە زیاتر ئەکەوێتە سەر پەیوەندی ئەو دوو کەسە ئایا کەسایەتیان لاوازە کەسایەتیان لاواز نییە بەپێی کللتور و دابوونەکان ئەیگۆڕێت بەڵێ حەزەکەی کاتێکە من ئەمە سڵاوی لە تۆ بکەم چۆن سڵاو لێ بکەم چۆن سەلامی لێ بکەم چیت پێ بڵێم ئەگەر بۆ من بێت بۆ من باسی خۆمەکەم ئەگەر بۆچوونی منێ بێ لە ڕووی ئەوەی کە من تا چەنە خوێندنەوەم هەیە کتێب خوێندێتەوە کاریگەری کتێب لەسەر من بۆ کەسایەتێ بێزمەیە من بۆ خۆم ئەگەر باسی خۆم کەم سەلامیش نەقە زۆر ئاساییە بەلام لەبەرەوەی کاریگەری کتێب لەسرم بۆ باری دەرونیم با بڵێن کەسایەتێکم بەیەزمێ لە ڕووی دەرونیە ئەو شتانم تێپەڕانەوە منەوە خۆم بەڵام بۆ کەسێتر ئایا وایە ئەگەر تۆ سیرکەی ئەگەر هاوڕێتێر بۆن منە باسی هاوڕێتیکی لە بینی دوو مرۆڤ کللتور بۆ کللتورەی گۆڕ زانی سڵاوکردن یاخۆ سەلامکردن کلیلی کردنەوەی دەستپێکی گفتوگوێوە بەدڵ نییە من لەگەڵتان بەڵام بە بۆچوونی من ئەوە ئەکەوێتە سەر باری دەرونی هەردوو کەسەکە دوو سیرەکەی ئەگەر دوو مرۆڤ هاوڕێ بن ئەگەر دینیشیان جیاواز بێ ئەگەر کللتوریان جیاواز بێ ئەگەر زمانیان زیاواز بێ ئەگەر شێوازی بیرکردنەوەیان جیاواز بێ لە ژیان هەتا شێوازی بیرکردنەوەیان جیاواز بێ لە ڕووی ئاینیەوە لە ڕووی حیزبیەوە لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە ڕووی نەتەوەییوە هەتا لە ڕووی چینایەتیشەوە ئەمە ئەگەر کەسایەتیان بەهێز بێ لە ڕووی دەرونیەوە من قەناعەتم وایە ئەتوانێت ئەو شتانیان تێپەڕان دەبێت ئەوەی کە خۆت پێت خۆشە و ئەوەی کە خۆت مەبەستە و ئەوەی کە خۆت قەناعەت دەبێتی لێرەوە سڵاوێک لە بینەران بکەیت خۆ چۆن سڵاو لە خەڵکەکەی من لێرەوە سڵاو لە گەشت بینەران بیسەرانەکەم ئەو برایەتە بینیت ئەو هاوڕێتە بینیت ئەتوێ سەلام یاخود سڵاوێکی لێ بکەیت چۆن سەلامی لێەکەیت چۆن سڵاوی لێەکەی بەچی دەست پێەکەی سەرەتا کە یەکترێ بینین چۆن هەن ناو خۆمان ئێمە واین کاکفریا چۆنی جەژنە پیرۆز بێت و هەر بۆ شێوە لە حاڵەتی ئاساییە ئەڵێ چی چۆنی کاکە براکەم چۆنی ئەی کە ئەچتە مەجلیسێکەوە سەلام عەلەیکوم هەروەیە کاکە باشن با بڕای تۆ شێوازەکانی سڵاوکردن چەند جۆرە توانێت بڵیت ئەوەی کە بیستودا لە خەڵکۆی کە بینیتە وەڵاهی چۆنیمان هەیە باشی سەلام عەلەیک سڵام ئیتر بەو شێوەیە بزیاترین بەکەم های هەلو ئەوە نشمان هەیە بەڵێ دا هەیە بە زمانی جەستە ئاوایەکەکە بەڵێ هەر سەرێکە بۆ دانێت بە دوو پەنجە بەزم دوو پەنجە ئێستەکەم خەڵک زۆر پێی بێتاقەتە بێ وایە بەتاکید ئەم سەرشکاوە خەڵ هەندێک کەس وا پیتێکا جۆرەکە لە بێ ڕێزی بەتاکید خۆی لە ناو کوردەواری ئێمە هەر سڵاوەکە زۆر باشە سەلام عەلەیکیان چۆنی براکەم تۆ حەزەکەی چۆن خەڵک سڵاو لێ بکە وەڵاهی حەزکردنی من چۆنە لێ بە شێوە هەر باشی برا سەلامکردن کلیلی دەستپێکردنی گفتوگویە بەتاکید وایە هەر سەلام عەلەیکم کاکە باشی بۆ شێوەیە زۆر شتێ جوانە بڵێم بە ڕوویەکی خۆشەوە ئەوەی کە خۆت مەبەستە ئەوەی کە خۆت قەناعەت دەبێتی سڵاوێک لە بینەران بکە سڵاو و ڕێزمێ بۆ تاوای بینەران سڵاو لە تۆ من خۆم زیاتر دوودانە بەکارێنم شاوە سڵاوکردن سەلام عەلەیکم لەگەڵ سڵاوتان لێبێت دوجا لە بینەرە جەڵم سڵاوتان لەبێت تۆ حەز بە کامیانە حەز بە چ جۆرێکی سڵاوکردنە سەلام عەلەیکم ئەگەر چەند کەسە بن ئەگەر برادرێ بێ برام باسی یا ئەم کاتەوە باس چۆن سەلامە لێ بکەیت بەڵێ تۆ حەزەکەی چۆن سەلامە لێ بکەیت حالات یادی هەز کەسێک چۆن پێی خۆش بێ ئاوا لێم بکە بەڵام نەک بەبێ ڕێزی ئەو شێوازی سەلامکردنێکە خۆت قەناعەت دەبێتی سەلامی لە بینەران بکە ئەم کاتتان باش چاوی هەموو لایە ماسەکە سەلامکردن یاخود سڵاوکردن ئەو کلیلەیە کە دەرگای گفتوگۆکردن ئەکاتەوە بە تایبەتی لەگەڵ ئەو کەسانی کە نایەناسیت و ئەتەوێت پەیوەندیەکیان لەگەڵا دروستکەیت جاوە پەیوەندیە پەیوەندیەکی هاوڕێتی بێ یاخود پەیوەندیەکی دروستبوونی مەعاملە بێت یاخود هەر جۆرە پەیوەندێکی دیکە بێت ئەتوانین بڵێین
جۆرێکە لەوەی کە سۆز و خۆشەویستی بۆ بەنابەرەکەەوە دروست ئەکات. جاری وایە تۆ بە ڕێگایە کە ڕۆی یاخود بە شوێنێک ڕۆی چەند کەسێک دانیشتوون، ئایا مناڵ بن، ئایا ژن بن، ئایا پیاو بن، ئایا گەورە بن، تۆڵی سەلام عەلەیکوم یاڵی سڵاوتان لێبێت، یاڵی مەرحەبەتان لێبێت. ئەمە جۆرێک لە خۆشەویستی و لە سۆز دروست ئەکات بۆ ئەو خەڵکەی کە تۆ سڵاوەکان ئاراسە دەکەیت. وەکو باسیشمان کرد جۆرەکانی سڵاوکردن زۆرن لە کوردستان و لە جیهاندا. ئەوەشی کە بینەران تا ئێستا ئاماژیان بۆ کردووە بەو شێوازەی کە خۆیان پێیان خۆشە سەلام یاخود سڵاو لە خەڵک ئەکەن. بۆی زۆر گەرگی ئێمە هەمیشە دەم بە سڵاوکردن بین، بەڵام ئابە و جۆرەی کە ئەتوانین سەرنجی بەرامبەر ڕاپێشین، بۆ جۆرەی کە ئەتوانین لە دڵی خەڵکە خۆشەویستی. بەڕاستی جاری وا هەیە سەلامکردنی یاخود سڵاوکردنی وا هەیە ئەوەندە بە جۆرێک ئەکرێت، یاخود ئەو جۆرە سەلامانەی کە بە دوو پەنجە کە هیچ وتنێکی لەگەڵانێت تەنها زمانی جەستەیە. مە تا ڕادەیەک ئەو نێمە لە خەڵکم بیست بێ خەڵک پێ بێزارە و خەڵک پێ بێتاقەتە و لە جۆرێک لە بێڕێزیکردن سەیری ئەو کەسە دەکەن کە دوایە ئەم کەسە بێڕێزی بەرامەکەن. بۆیە با هەوڵ بدەین ئێمە هەر کاتێک سڵامە لە کەسێک کرد با بە جوانترین شێواز سڵاوی لێ بکەین. سڵاو لێبێ. سڵاو لە جەناب. کاتێک کە تۆ سڵاو لە کەسێ دەکەی یاخود سەلام لە کەسێ دەکەی بە چ زمانێک بە چ شێوازێک سەلامی لێ یەکەی؟ بەپێی کەسەکە سڵاوەکە گۆڕێ بۆ نمونە چۆن؟ من ئەمە هاوڕێمە بینم کاتێکی بینیم بەیانیان سەلام عەلەیکی لێگەم بەپێی سونەت باوەشی پێ ئاکەم ئەویش بە هەمان شێوە ڕەتباریە بێ بۆ من. ئەتر دەنگ و باسی چۆنە و چیەکەیت و چی ناکەیت ئەم قسانە ڕۆ تاکۆ ئەوەی کە بابەتەکە گۆڕن. جۆر شێوازی سڵاوکردن بەکاردێنێ. ناڵم سڵاوکردن لە کەسێک بۆ کەسێکی گاگۆڕ لە شوێنێک بۆ شوێنی گاگۆڕێ بۆ نمونە دایرێکەوە ئەڵێ ئەم کاتێ باش بۆ نوە تەلەفۆنی جوابیتەوە ئەڵێ سڵاو لێبێ یان منوە کەسەکە تەقەبولی ئەوە ناگە بڵێ سەلام عەلەیک پێ ئەڵێ ئەم کاتێ باش یا پێ ئەڵێ سڵاو لێبێ. جوانترین شێوازەکانی سەلامکردن بەلای تۆ کامەیە؟ جوانترین شێواز بۆ هەموو شتێک گەڕانەوەی بۆ سونەتی پێغەمبەری خوا سەڵاو عەلەیهی وسەلەم ئەویش سەلام عەلەیکە کە سەلامی خوای گەورەیە یعنی ئاشتی مهێناوە بۆ تۆ هیچ شتێکی خراپ لە منەوە نییە بۆ تۆ. زانی پاداشتیشی لەسەرە؟ واڵێ بێگومان. تۆ چۆن حەزەکەی خەڵک سڵاو لێ بکات؟ بە هەمان شێوەی کە خۆم حەزەکەم سەلام عەلەیکم جملەی جوابەکەم عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵ. بەو جۆرێکە خۆت قەناعەتە پێت و ڕازیت سڵاوێک لە بینەران بکە، سەلامی لە بینەران بکە. سەلام عەلەیکم و ڕەحمەتوڵڵا. جەژنتان پیرۆز بێ، هیوادارم جەژنێکی خۆشتان بەڕێ کرد بێ و ڕۆژانی داهاتووشتان هەر جەژن و خۆشی بێ. سڵاو لە تۆش. سۆسپاس سڵاو لە تۆش. تۆ چۆن سەلام سڵاو لە خەڵکەکەیت بەچی دەست پێ ئەەکەیت؟ وەڵی بەپێی کەسەکانە گۆڕێ لای منیش بڕێنیانی لە کەسێک وەک بۆ نمونە برادر زۆر جاڕێی سڵاو بۆ نمونە، بەڵام ئەسڵەن خۆی وایە بەپێی سونەت کە سەلام عەلەیک بکەی. لە دوای سەلام عەلەیکە ئیتر هەر وشەیەکی تریش بۆ وشەی گونجاو جوان بەکاربیێنی بۆ سڵاوەکە شتێکی جوان و شیاو. تۆ لە خەڵکە بیستی بێت شێوازەکانی سڵاوکردن چەندانێت چۆنن چی ئەگەر بڵێ بۆمان؟ وەڵی وەک پێشتر باسم کرد یەکەم سەلام عەلەیکە، دووەم سڵاوە چۆنی یا ئەم کاتۆ باش ئێدە زۆرە یەک زۆر بە شانازیە وەڵی های هەلاو ئەنی ئێوە شەی بێگانە بەکاربێنێت و زۆر بەلای شێوە جوانە. پێم وانە ئەوە شتێکی جوان بێ لەبەر ئێمە کۆمەڵگەی خۆمان خاوەنی کۆمەڵشتی جوانترین کە بۆمان ماوەتەوە هەم لە عرفی کۆمەڵایەتی خۆمانەوە عرفی کوردەواری کۆمەڵایەتی خۆمان هەمیش لە سونەتەوە ئەسڵەن کە ئەوانە بەکاربێنی زۆر جوانترەوە. سەلام عەلەیکیش سەلامی ئەهلی بەهەشتە کە بەکاریبێنی شتێکی جوانە و پاداشتی لەسەر وەرگرێت. حەزەکەی خەڵک چۆن سڵاو لێ بکات سەلامی لێ بکات؟ وەڵی ئەوان بە حەزی من ناوێت، بەڵام تر خەڵک ئەگەر بە حەزی من بێ ئەبێ بگەڕێنەوە بۆ سونەت و بەو شێوەش سەلام بکەن کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ئەمری پێکردووە. شێوازێکی سڵاو هەیە کە تۆ بێزارکە حەز نەکەی ئەسڵا هەر سڵاویشی لێ بکرێت؟ سەبۆنمە هەیە بۆ نمونەڵێ بۆ بێتاقەتم بۆ بێزارم کابرا دوو پەنجەم بۆڵە بڕێ نەقسیەکە نەهیشتیەکە ئەمە خەڵک تا ڕادێک ئەوەی من هەستم پێکم لەو کۆمەلگا خەڵک پێ بێزارە. تۆ چ شێوازێکەیە کە بێزارێکە ئەو جۆرە سڵاو زۆر نەوە هەیە بۆ نمونە وەک خۆت بۆ دەست بەرزکردنەوەیکی کەمە یان بۆ نمونە ڕووپێنەدانە یان سەرێکە لە قێنێ بەڵێ سەرێکە لە قێنێ یان بۆ نمونە شتێکی لەو ئیتر ئەو کاتە بە دەموچاوی دیارەکە ئیتر ئەو ناسی هۆڕینەکە ڕاستەکەی هەندێک کەسیش هۆڕین لێدان بەڕێزان هەندێک کەس پێی وایە هۆڕین لێدان بە سەلام ئەزانە ئەمە جۆرێکە لای هەندێک کەس بە سەلامکردن وایە لە کۆڵ خۆی گاتەوە ینی من سەلامەکەشم کردو بە دوایشە لەسەرم نەکەوێت کە ئەڵێ بە تەکمان ڕۆشتوی چی نەوتر بۆ جۆرێکە خۆت پێت خۆشە سەلامێک یاخود سڵاوی لە بینەران بکە.
السلام عليكم ورحمة الله وبركاته ئەم کاتتان باش و جەژنیشتان پیرۆز بێ و هەر لە خۆش شادیان بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە شێوازەکانی سڵاوکردن. السلام عليكم ورحمة الله. ئەم کاتەوە باس سەلام مانای ئەمینیە لێم ئەمین بە سڵای خوا و لێبێ و سلام علیکیش سلامی ئەهلی بەهەشتە کە بەکاری بێنی شتێکی جوانە و پاداشی لەسەر سلام علیک جوان سڵاوکردنێک ڕەنگە بێت ئەمای ئاشتەوایکی گەورە لە نیشتیمانە. سلام علیکم. کۆمەڵێک دانیشتووە بەدەست ئاوای سڵای خواتان لێبێ. چۆنیمان هەیە باشی سەلام عەلەیک سڵام سڵای خوا و لێبێ و سلام علیکم مادام. سلام علیکم سڵای خوا لێبێ. سلامکردن بە بڕای تۆ تا چەند گرنگە بۆ بەهێزبوونی پەیوەندی مرۆڤەکان؟ مهمە لە دینی ئیسلامی شاخۆی واڵێ دینی ئیسلامیش داوای ئەوە لێکا کە سەلام بکەیت و مهمە چۆن شتێکی بە ڕێزە بۆ خۆتە ئەگەڕێتەوە. شێوازەکانی سەلامکردن زۆرن هەیە ئەڵێ سەلام عەلەیکوم هەیە ئەڵێ سڵاو لەبێ ئەڵێ های ئەڵێ هەلە ون ئەڵێ بەیانیت باش ئەڵێم کاتت باش ئەڵێ چۆنی چاکی خۆمانە سەلام عەلەیکا سڵای خوای لێبێ و لەمووی بەڕێز ئەزانین ڕووی دینی شەو پاداشی لەسەر سەلام عەلەیکم. ئارە وایە حەزەکەی خەڵک چۆن سەلام لێ بکات؟ چی پێ؟ وەڵای پێ هەر سڵای خوا لێبێتەوە سڵای خوا. جەنابەت ئالێرەوە بەوەی کە خۆت پێت خۆشە سەلامێک لە بینەرام بکە. سڵای خوا لە هەموو ملەتی کورد لە هەموو بەشەکانی کوردستان لە هەمووی سڵای خوای لە هەموو بەشەکانی کوردستان بە قوربان سڵاو لە تۆش بێت. بە قوربان بەخێر بێت. شێوازەکانی سڵاوکردن زۆرن سەلام عەلەیکم سڵاوت لێبێ ئەم کاتت باش. ئەگەر تاک بێ ئەوە سڵاوکە جایە ئەگەر کۆمەڵ بێ جایە ئەگەر هیلاک بێ جایە ئاوایە سەلامەتەی خۆینە شتی خۆشەویستێ لە بینی تۆ و تاکەیان کۆمەڵە. تۆ چۆن بە چەند شێوە سەلام لە خەڵکەکەیت؟ وەڵایتە هەیە ئەگەر کورد بێڵێم چۆنن باشن سەلامی خواتان لێبێ ئەگە عەرەبی ڕێ سەلام عەلەیکم تەرێکە بە نەتەوە هەر نەتەوە بە زمانی خۆی یعنی با کوردی بە زمانی خۆی بێ نابێ. هەیە بە جۆرێک سڵاو لە خەڵکەکە سەلام لە خەڵکە بەرامبەری بێزارەکات و تایبەتی زمانی جەستا بەکاردێنێ زمانی بەکار نەهێنێت تەنها سەرێک لە ئالاقێن یاخود بە دوو پەنجە یاخود بۆ نمونە ئاعتیادی سەرێکاوە لێ ئەکات ئەمە تا چەندە بێتە هۆیەوەی کە بەرامبەری نیگەرانکە. ئەگە کابرا دەستی گیرا بێ بە زمان سەلامەکە ئەگە چارنێ کابرا دەستی گیراوە دوو دەستی هەرو دەستی گیراوە بە زمان سەلامەکە. ئێتە یا کۆمەڵە دانیشتووە بە دەست ئاوای سڵای خواتان لێبێ ئاهایی تر ئەگە تاک بێ جایگە کۆمەڵ بێ جایە ئەدی سەلامکردن خۆشەویستێ لە بین تاک و کۆمەڵە. هەیە بە هۆڕین لێدان ئۆتۆمبیلی پێ سەلام لە خەڵکەکە ئەمە تا چەند شیاوە تا چەند پێ درێت سەلامکردن؟ وەڵای کاکە ئەوە زانی چی ئەوە زەمن و زەمەنە ئێستا زمانی من کە ببینێت زۆر سیارە نەبوو ئەم شتانە نەبووە ئێستا ئەمانە دروست بووە من نازانم لەوانەیە 100 ساڵی کە شتێکی کە دروست ببێ ئێستا کە ئەڕوات بینە کۆمەڵە لەوێ دانیشتەوە بەهۆڕن ئەیکا وەڵای نازانم چی بڵێم بیکە بڵێم ئەیکا ئەمە ڕاز نییە بڵێم نیکە ئەمە ڕاز نییە نازانەوە من ناتوانم ئەوە شتەکە لە گۆڕین و حەزارەت هەنگشتێ لە گۆڕینە دەسەڵات ئینسان نییە. ئێستا هەیە بۆ باید سەلامەکە لە دوورەوانێ ئەی تۆ کابرا ئینسانێکی لە ئەوروپای لێرە خوشکبرای خوشتی لێرە و براکەی لە ئەوروپایە ئەگە بە بۆ باید چاکوچێن دەگەڵاکە خۆمە گوناح نییە. هەنگشت ئەو جۆرەی کە جەناب پێت خۆشە سەلامێک لە بینەرام بکە. وەڵا سەلام هەیە بۆ هەموو مرۆڤێک من ناوی نەتەوە ناهێنم بۆ هەموو مرۆڤێک یاخوا لە خۆشی و ئاشتیا بێ و زمانی باش بێت. جەناب کاتێک کە سڵاو لە کەسێک دەکەی یاخود سەلام لە کەسێکەکەی پێڵی چی بەچی دەستێ؟ وەڵای سڵاوکردن سڵاوی کاتێ جوانە لە هەموو کەسێکیکەی هەر کاسێ ببینیت سەڵی سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه یان ئەڵێ چۆنی براژیان تر بە کاتێ زەلامەکە گۆڕێ مەجلیسەکە گۆڕجارە جەماعەتێکە جوانە بڵێ سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه. سەلام عەلەیکم لە ڕووی دینی شەو پاداشتی لەسەرە؟ بەڵێ پاداشتی لەسەرە. تۆ چۆن حەزەکەی خەڵک سڵاو لێ بکات؟ وەڵای من خۆم وەکو خۆم دایما خۆی حەزەکەم هەموو کەسێک ببینم بین ئاسمانی ناسم سڵاوی لێ یەکەم بەزی تر حەزەکەم هەموو کەسێکیش وەکو خۆم چۆن سڵاوی لەگەم ژۆکم سڵاوم لێ کات.
سەلامکردن یاخۆ سڵاوکردن زانێ بێتە هۆی دروستبوونی پەیوەندی تون تۆڵە نێوان خەڵکە جار بێت تۆ بە شوێنە کاڕۆی کۆمەڵە کەسە بینی ناشیان ناسی بەس کە سڵاوێکیان لێگەل لە خۆ محیبەتێکی تویان لە دڵا دروستە بێ وایە وایە طبعاً وایە تۆ ئەگەر کەسێک سڵاوێکی لێ بکەیت ئەو کەسە بەرامبەر بە تۆ ڕێیە گۆڕێ لەوانەیە بڵێ ئەمە کەسێکی باشە ینی خۆشەویستێکە چێ دڵی نێوان هەموو کەسەکانەوە سڵاوکردن شتێکی باشە بە ئێستا زۆر بەداخوا زۆر عیبی لاتوە چاوی من برادری خۆم بۆ دوجار سڵاوم لێ کردووە ڕۆشتم دون سڵاو کردەوە چی هەموو سڵاوێکی لەسەرێک لەسەریەک ئەوە چیە و نەسڵاوەکەیت ئێتم وەڵای من ڕوا فێرم کە بەم بەلایەکێکە ئاوا بڕۆم بێم ئەڵێم سەلام عەلەیک سڵاو چۆنی براجان باشیت بەو جۆرەی کە خۆت پێت خۆشە سەلامێک لە بینەران بکە سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه جەنابە کاتێک کە سەلام یاخود سڵاو لە کەسی یەکەی چۆن سڵاوی لێ یەکەی زیاتر بە سەلام عەلەیک یا بڵێ سەلام عەلەیک جوانترە لە ڕووی ئیسلامەوە زانی پاداشتیشی لەسرە بەڵێ خۆی ئەوە جوانترە لە ڕووی ئیسلامەوە بڵێ سەلام عەلەیک بەزە ساوە بەبوونی یەنە شتی وڵاتی ترەوە توتنەوە کوردستانەوە یانەڵەن هەلاویانەڵەن سڵام شتا جوان نییە لەگەڵ دینی ئیسلامە بۆ چۆن حەزەکەی خەڵک سڵاو لە بکەیان سەلامی لێ زیاترە بە سەلام عەلەیک جوانترە سەلامکردن زانی پەیوەندی نێوان مرۆڤەکانیش بەهێزەکە تەویەکات بەڵێ بۆ جۆرێکی خۆت پێت خۆشە سڵاوت لە بینەران بکە سڵاوتان لێبێ سەلام عەلەیک جەنابە سڵاو چۆنەکەی لە خەڵک سڵاو خۆی بێ بڵێ ئەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه سی خێرە بۆ نووسێ ئەگەر ئەویش جوابات و سی خێرە بۆ نووسێ ئەگەر لە ڕەمەزانە بیکەی یەک بە حەوسەتە خێرەکەی لەوانەیە 6 خێرە بۆ نووسێ ئەگەر لەناو جەماعەتیشان مەقسەد سەلامەکەی لە یەکیان بە شێوازی حەدیسی ئەگەر هیچیان جوابات و بری هەموو یەکەوێ ئەگەر دەو سەلام بکەی بەبێ حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە سەلامەکە ئەگەر جوابیش نەدات مەلایکەتی خۆ جواب دەدات لەوە دڵخۆشتر چی ئەگەر مەلایکەتی خۆ جواب باتەوە بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە شێوازەکانی سڵاوکردن السلام عليكم ورحمة الله ئەم کاتەوە باس سەلام مانای ئەمینیە لێم ئەمین بە سڵای خوا و لێبێ سەلام عەلەیکیش سەلامی ئەهلی بەهەشتە کە بەکاری بێنی شتێکی جوانە و پاداشی لەسەر بڵێ سەلام عەلەیک جوان سڵاوکردنێک ڕەنگە بێت ئەمای ئاشتەوایکی گەورە لە نیشتیمانە سەلام عەلەیکم کۆمەڵە دانیشتووە بەدەست ئاوای سڵای خواتان لێبێ چۆنیمان هەیە باشی سەلام عەلەیک سڵام ئەمە ڕابۆ چوونەکانی هاوڵاتیان بوو لەسەر شێوازی سەلامکردن و سڵاوکردن کە هەر کەسە پێی خۆشە بە جۆرێ سڵاو لە خەڵ بکە سەلام لە خەڵ بکە و بۆ جۆرەش پێی خۆشە کە سەلام یاخود سڵاوی لێ بکەن هێواداری این سوودمان گەیاندە بە ئێوەی ئازیز خۆشەویست بەڵام یەک خاڵیشمان لەبیر نەچێت لە کۆتایی بەرنامەکەدا ئەوەیە سەلامکردن یاخود سڵاوکردن سونەتە ئەتوانی نەیکەیت ئەتوانی بیکەیت بەڵام کاتێک کە من سڵاو لە کەسێ دەکەم بەپێی شەریعەتی ئاینی ئیسلام سەلامکردن یاخود سڵاوکردن سونەتە بەڵام جوابدانەوەی فەرزە لەبیرمان نەچێت جاری وهەیە سەلام لە کەسی یەکەی سڵاو لە کەسێ دەکەی گوێشی لێتی بەڵام لەبەرەوەی ڕقێکی لێتە یاخود بۆ نمونە کینێکی لەگەڵتا یاخود بۆ نمونە دەنگی لەگەڵتا بڕێویت جوابی سڵاوەکە ناداتەوە بە ئاگەمە لەو خاڵە بێت هیوادارین کاتێک کە سڵاو لە کەسێکە کرێت پێویستە لەسەری فەرزە لەسەری واجبە لەسەری کە سڵاو جوابی سڵاوەکە بداتەوە ئێوەش خۆتان ئازادن چۆن سەلام لە خەڵکەکان چۆن سڵاو لە خەڵک دەکەن بەڵام وەکو ئاماژەمان پێکرد سەلام عەلەیکم یەکێکە لەو شێوازی سەلامکردنانەی کە پاداشتی لەسەرە لە ڕووی شەریعەتی ئاینی ئیسلامەوە و یەکێکیش لەو جۆرە سڵاوکردنانەی کە خەڵک تا ڕادەیەک پێ بێزارە بەکارهێنانی ئەم دوو پەنجەیە بە بێوی زمانە بجوڵەنیت لەگەڵ هۆڕین لێدان جاری وایە کەسێک ئۆتۆمبیلی پێ بە هۆڕین سڵاو لە خەڵکەکات هیوادارین خەڵک لەم دوانە بە دوور بێت جۆرەکانی تریش خۆتان ئازادن چۆن بەکاری دێنن و چۆن سڵاو لە خەڵکەکان پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت